چۆن باشن هیوادارم هەمووتان باشن ئەمڕۆ لە یەکێک لە پەیمانگەکانی شاری سلێمانی کە بناڵان لێرە هاتوون بۆ ئەوی بەشداری خولەکانی هاوینە بکەن ڕێگەڵمان من بۆ ئەوی گفتوگویان لەگەڵا بکەین بزانین چ سوودێکی لێ بین و بۆچی هاوینەکەی خۆیان سەرقاڵەکەن بە خولانەوە لەگەڵمان بن. چۆنی؟ باشم. باشی؟ باشم. ناوت چییە؟ میر. میر کاکە میر لە پۆلی چەندی؟ دوو. لە پۆلی دوو. میر ئەوە تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە؟ بۆی فێری ئینگلیزی و شت بم. ئینگلیزی و شت؟ حەزت لە ئینگلیزیە؟ بەڵێ. باشە تۆ لە ماڵەوە کاتەکانی خۆ بەچیەوە سەرقاڵەکەی؟ بەشتی ئینگلیزیەوە. ئافەرین. باشە تۆ لە ماڵەوە سەیری تابلێت و ئایپاد و شتان ناکەی؟ بەڵام کەم. ئافەرین ئەبێ کەم سەیریانکەی دواتریش بۆ ئەو شتانە بەکاریانمێنی کە سوودی لێبینی باشە؟ ئافەرین. باشە پێم بڵێ تۆ حەزا کرد وەکو مناڵانی تر ئێستا لە ماڵەوە بیان ئێرە و پێخۆشە کە خۆ بە خولەکانەوە سەرقاڵ کردووە؟ ئێرە خۆشترە. ئێرە خۆشترە؟ ئەی سوودت لێبینیوە؟ بەڵام کەم. ئاها ئەیەتەوێ بەردەوام بی؟ یەکەواتە گوێڕایاڵی مامۆساکان بە بۆ ئەوەی ئەوانانەی پێوەڵێن زیاتر بچێتە مێشکتەوە زیاتر گوێ لێ بگرە گوێش لە هاوڕەکانە بگرە ڕەنگە هاوڕەکانە هەبێت لە تۆ زیاتر تێگەیشت بێ یان تۆ لەوان زیاتر تێگەیشتبی هاوکاری یەکتری بکەن باشە؟ ئافەرین یەک چەپڕێکایی بۆ میر هەر بسی دەست خۆش. چۆنی؟ باشی؟ بەڵێ. ناوت چییە؟ ناس. نازی جان تۆ لە پۆلی چەندی؟ دوو. پۆلی دوو. ئافەرین. ناس باشە تۆ لێرە خوێنی یان هاتووی بۆ خول بۆ ئێرە؟ بۆ خول؟ بەڵێ. ئافەرین. باشە ناس تۆ لە قوتابخانە باشی؟ بەڵێ. ئەی بۆچی هاتووی بۆ ئێرە؟ تۆزشتی کە فێرم. ئەتەوێ شتی تر فێربی؟ یعنی ئەتەوێت لەوانەکانە باشتر بی؟ بەڵێ. هەر زۆر باشە. باشە تۆ کە لێرە ئەڕۆیتەوە ماڵەوە یەکسەرە خەوی یان دەسەکەی بەیاریکردن یان وانەکانی ئێرە دووبارەکەیتەوە؟ وانەکانی ئێرە دووبارەکەیتەوە؟ بەڵێ. باشە بۆ ئەو بەشداری کردووە کە ئەتەوێ ساڵێکی تر نمرەی باش بەدەستبێنیت و یەکەمی پۆلەکەی خۆتان بی؟ بەڵێ. ئافەرین هەر زۆر باشە. باشە ناس پێم بڵێ ماڵتان دوورە لێرەوە؟ نا. ئەی بەچی هاتوو چۆکەی؟ بەپاس. بەپاس؟ بەڵێ. ئافەرین. ئەی باشە لە پاسەکەیە هەڵبەزوو دابەزوو هارەهاریەکەی؟ نا. ئەی چیەکەی؟ دانیش. ئەبێ مناڵ بە عەقڵەی دانیشێ وایە؟ بەڵێ. ئافەرین هەر بژی. ناس باشە هۆڕە وشتی وازانی؟ نا. شعرەیە گۆرانیە شتێکم بۆ ناڵێی؟ بەخوا نا. دە باشە سەیرێکی کامێرەکەکە بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ پەیمانگاکەمان. زیتەڵە بەخێر بێ بۆ پەیمانگا. ئافەرین یەک چەپڕێکایی بۆ ناس هەر بژی دەست خۆش ناس. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ دیلۆن. ئەی دیلۆن گیان ئەو ناوە خۆشە کێ ناوی؟ وەڵا دایکم. ئافەرین دیلۆن لە قوتابخانەی تۆ؟ لە پۆلی چەندی؟ یەک. ئافەرین ئەی پێشتر لە باخچە بوو یان لە باخچە نەوە خوێند؟ لە ڕەوزە بووی؟ پێشتر؟ نا. ئەی نەچووتێتە باخچە؟ نا. هیچ؟ باشم. من نەزانم چیتێتە باخچە وایە؟ خۆشە باخچە؟ ئەرۆڵا. ئەی قوتابخانە خۆشە؟ ئەرۆڵا. ئەی باشە بۆچی هاتووی بۆ ئێرە؟ بۆ خولی هاوینە. بۆ خولی هاوینە؟ ئەتەوێت لە چ شتێکا زۆر باش بی؟
كردي إنجليزي وشتيو کوردی و ئینگلیزی باشە ئەی لێرە یاریتان پێکەن عليرا لێرە بلا حەزت لە چ یاریەکە زۆر شاو شاكي چاوشارکیە هلا چاوشارکە بکەین بێکەوە دە باشە تۆ چاو بشارەوە من خۆمە لێ شاربوو باشە دەی چاو بنوخێنە یەک دوو سێ چوار پێنج وەرە من لەکوێ ئای ئەوە چۆن زانی من لەوێ ليش كودين گوێچکەم دیار بوو ئیتر گوێچکەمە شاربەوە باشە بله. یەک چەمرێکایی بۆ دیلۆر هەر بژیت چۆنی باش باشی باش ناوت چییە نالي نالی ئافەری تۆ زانی نالی ناوی کێیە عادل ناوی شاعیرێکی گەورەی کووردە باشە نابێ ئەو بیرچێتەوە بێ هەمومان شانازی پێ بکەین لەبەرەوەی شاعیرێکی مەزنمان هەیە ناوی نالیە تۆش بۆ هیوایم کە لە داهاتووە بی بە کەسێکی زۆر مەزن باشە نالی لە پۆلی چەنی دو لە پۆلی دوو ئافەری باشە یەک شتێ لێ پرسە دوو گەورەترە یان نۆ نو نۆ ئافەرین باشە تۆ حەزەکەی بچیتە پۆلی نۆ باشە کەواتە مناو بۆ ئەوەی هەموو قۆناغەکانی خوێندن ببڕێ ئەبێ چی بکە ئەبێ ساییکە وایە باشە تۆ ساییەکەی لە ماڵەوە وانەکانە خوێنی ئەی باشە یاریەکەی لە ماڵەوە بۆ ئەوە جوابی تۆ بڵێ بەڵێ ئەدی بەدەنگی بەرز بابا ئافەری نالی باشە تۆ یاریەکەی لەگەڵ هاوڕێکانتە بابا چی یاریەک زۆرەکەی شاو شاكي چاوشارکێ ئەی باشە من و دیلۆ نەبینی چاوشارکێما کرد بێکەوە باشە گۆرانی ێزای گۆرانێکە بۆ بڵێ سماريك هاورێمە لە ناو پۆلیشە پێمە زۆریایە چووکە خنجیلە و ئەسسووکە پێمان دەڵێن وریابن لە دەرسا زۆر ئازابن هەر جارێ و بە بابەتێک جوان فێرمان دەگا بە پیتێک بەلاشە چەند بچووکە هێندە کارە و چاپووکە وایە یەک چەبڵێقای بۆ نالی هەر بژیت چۆنی باشم باشی باش. ناو چییە ڕامان ڕامانەوە سەرلوتێ بە چوە لاتووە بە پاسکی چەند جارە پێوتی کە پاسکی لێ خوڕی ئەگەڵ لە خۆ بێبان نەکەوی ئەی دوای چی بکەین ئەگەر بری ناربووی ئیتر هێواش لێ خوڕە باشە ڕامان لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافرین ڕامان تۆ سوودە لەم خولانە بینیوەکەی بەشداریەکەی بەڵێ باشە هەموو هاوینێ بەشداری خولەکانەکەی بەڵێ ئەمە چەنە باوی لە بەشداری بکەی سێ سێ ماوین چ سوودێکی بینیوە لە چ وانەیەکە زۆر باش بووی کوردی کوردی ئەی ئینگلیزی ئینگلیزی بەشداری و نەکردووە ئەی باشە بۆ هەوڵایی کە فێری زمانێکی تریش بی هەوڵی باش ئافرین ڕامان یاریە بکەین بێکەوە ئەدی سەیری چاومکە سەیری چاومکە بزانم کامان نەتوانین زۆرترین ماوە چاومان نەتوکەین دەی نەیتوانی دۆڕە یەک چەبڵێقایم بۆ ڕامان قەینە یەک چەبڵێقامی بۆ لێبەر ئافەری ڕامان گیان هەر بژی چۆنی باش باشی ناوت چییە باشە پارسا گیان ئافەرین ئادی پێ بڵێ لە پۆلی چەندی یەک لە پۆلی یەک پارسا باشە تۆ بۆچی هاتووی بۆ ئەم خولە ئەتەوێت چی فێربی کوردی کوردی ئەتەوێت لەوانەی کوردیە باشبی تۆ زۆر حەز لەوانەی کوردیە ئافرین وانەی کوردی وانەیەکی ڕەسەنی زمانی خۆمانە ئەبێ هەمومان شانازی پێ بکەین ئەبێ هەوڵ بین کە کوردی زاراوەکانی تری فێربین بۆ نمونە کرمانجی بادینی هەورامی باشە ئافرین ڕامان باشە تۆ دەمێکە لەم خولە بەشداری ئاها باشە پێم بڵێ ئەبێ ئێمە شتەکانی ئەم ژوورە بپارێزین یان پیسیکەین و بیشتێنی ئەبێ بیپارێزین بۆچی لەبەر ئەوەی ئێرە خزمەتی ئێماکە لەبەرەوەی ئێمە لێرە خوێنین وایە ڕامان شتێک لێ بپرسم تۆ لە کرمە ترسی لە کرمە ترسی لە کرمە ترسە باشە ئەم ژوورە کرمێکی گەورەی تێ لەکوێ بزان مەزانی
پارسا ئەم ژوورە کرمێکی گەورەی تێە بزان مەزایی لەکوێیە دەی چاو بجێڕە ئافەریێن یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش چۆنی باشی ناو چییە ساریا ساریا هەی لەو ناوە خۆشە ساریا لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ ئەی ئافەرین پار لە پۆلی دوو بووی بەڵێ ئافەرین ئەی ساڵێکی ترسیتە پۆلی چەند چار لە پۆلی چواردا ئەنیشێ وایە ئافەرین ئەی بۆچی هاتووی بۆ ئێرە ئەتەوێ بەشداری ئەم خولانەکەی وەزیرێک بوونی زیاترێش سوودە لێ بینیوە ئافەرین باشە تۆ بێچکە لەم خولی وانانە لە خولی ترا بەشداری کردووە بۆ نمونە میوزیک وێنە کێشان ئەو شتانە بەڵێ ئەی مەلازانی بەڵێ مەلەشە زانی چۆن فێر بووی ئاهی چه فێری کردی باوکم بەڕاستە باشە مناڵە بێت لە خۆیەوە بچێتە ناو ئاوەوە هەر لە خۆیەوە بڵێ مەلاکەم و شارەزانە بێ نا ئافەری ئەی تۆ بەتەنیا چی بۆ مەلا نابێ بچی ئەبێ یەکێک لەگەڵ خۆتا بەریکە لە خۆ گەورەتر بێ باشە ئافەرین ساریا گۆرانی زانی ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوێم ڕایەوە جانورێ قوتابخانێ کە بۆ زانین هێلانەیە ترشا دەبینەوە ڕێگەی خوێندن دەگرنە پاکی فەلاح دیوانی چرۆ وایە منیش لە بەرما وایە تۆ شوکو من زیرەکی منی شوکو تۆ زیرەکەم ئافەرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش چۆنی باشم باشی باش ناو چییە ئارمان ئەرمان لە پۆلی چەندی ئەم سێ سێ ئافەرین هەر بشی ئەرمان تۆ بۆچی ئەمڕۆ هاتووی بۆ ئێرە فێری شت بی دەمێکە لێرەی بەڵێ واتە پشووی هاوینە لێرە بەسەر بردووە بەڵێ ئەی بێزار نەبووی نا خۆشە وایە وا باشە تۆ بەهانیان زووی بۆ ئێرەیان درە ئەم زوو زوو ئەی شەوا زوو خەوی بەڵێ ئەی باشە مناڵ ئەگەر شەو درەنگ بخەوێ بەیانی زوو خەبەرێ بێتەوە یان درە درەنگ درەنگ خەبەری بێتەوە وایە بۆیە پێویستە مناڵ شەوان زوو بخەوێ بۆ ئەوی بەیانیان زوو خەبەری بێتەوە ئەو کاتە مێشتی چالاکترە بێ وایە وا باشە ئارمان تۆ چ زمانێکە زانی کوردی ئەزانی وایە وا ئەی ئینگلیزی ئینگلیزی نازانم ئەی عەرەبی ئەزانم نیوەی نیوەی باشە بە ئەگەر بڵێ وەرە ئەڵێ چی وەرە تعال ئەی ئەگەر بڵێ بڕۆ ڕۆح ڕۆح ئەو چۆن فێر بووی ئیزانکە ئەی زانی ئافەرین ئاوا گرنگی بە زمانەکانی تر بۆ ئەوی شارەزایی و هەبێت لە هەموو زمانێکە باشە باش. ئەرمان گۆرانی زانی ئەم شەر ئەزانم شەعر بەڵێ. ئەدی شارێکی خۆشم بۆ بڵێ لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکان مارە خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە. شوێنم ڕایە جانۆری قوتابخانەیە کە بۆ زانینی هێلانەیە بە یەکتر شادەبینەوە ڕێگەی خوێندنەگرینەوە یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەی ئافەرین هەر بشی دەست خۆش چۆنی باشم باشی ناو چییە ئادیان ئایدیان لە پۆلی چەنی لە پۆلیسێ لە پۆلی سێ ئافەرین هەر بشی ئەدیەکی قۆڵە قۆڵە ئەی وی ئەو بەچی وەولیاو پاسیل پاسکیل وەکو ئەو هەوڕێی ترێ بە پاسکیل کەوتی تۆش بەڵێ. پۆلی نازانی بارۆڵە لێزان دووتایی تووتایی بەڵێ. بەچی وەولیاو ئادی چۆن کەوتی پێشم کردویسم پێشکەمەوە یەسە کەوتم کەوتی بەڵێ. ئەی باشە جارێکی تر پێشکەوتنەکەیتەوە بۆ ئەوی بکەوی نەوەڵە کەواتە ئەبێ ئیتر وان نەکەی بۆ ئەوی نەکەوی تو ئازاری پێ نەکە باشە بۆ خۆ پاسکیل لێ خوڕە ناڵم لێ مەخوڕە بەڵام ئەبێ بە هێواشی لێ بخوڕی کاتێکیش لێ بخوڕە کە دنیا گەرم نەبێ باشە تۆ چ کاتێکیتە دەرەوە بۆ یاریکردن ساعە 6 کە خۆرەکە ئیتر کزرە بێ وایە کە ئیتر دنیا زۆر گەرم نابێ باش ئافەرین باشە پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی سێ ئافەرین باشە ئەی بۆچی هاتووی بۆ ئێرە چونکە پێی زانیاری فێری زانیاری بی ئەتەوێ وانەکانە بەهێزکەی ئەی باشە ئەتوانی یارمەتی هاوڕێکانی شەبەی لە بەهێزکردنی وانەکانە تۆ لە چ شتێکە زۆر باشی ئینگلیزی ئینگلیزی
ئەدی لە ئینگلیزیە چ شتێکە زانی؟ هەرم شەکان هەموو یەزانی بە مامۆساڵێن چی بە ئینگلیزی؟ تیچر ئەی بە دەرگا دەرگا دۆر ئەی بە پشیلە کات ئەوەشە زانی؟ بەڵێ ئەی بە تۆم تۆم چی؟ ئەی یعنی پشیلە مشک مشک تۆ بۆ جیلی و نەبینیوە؟ با تۆم پشیلەکەی جیلیش مشکە بچکۆلەکەی وایە؟ وایە ئەی بە سێ وەڵێن چی؟ ئاپڵ ئافرین یە چۆڵێک قایمی بۆ لێبەن هەر بژی دەست خۆش چۆنی؟ باشە باشی ناو چییە؟ ئیلیاس ئیلیاس کاکە ئیلیاس لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دوو ئافرین ئیلیاس تۆ هاوڕێ و زۆرە لێرە؟ کێو زۆر هاوڕێتە؟ لانی و ماڵتان نزیکە لە یەکتریەوە؟ یعنی بێکەوە یەن بۆم خولانە؟ ئەی سوودە بینیوە لەم خولا؟ باشە یعنی ئەگەر بچیتە قوتابخانە تۆ ئامادەی کە لەوانەکانتە هەمووی نمرەی باش بەدەستبێنی؟ ئەی باشە یارمەتی ئەو هاوڕێیانە شەیە کە لە خولەکانە بەشداری ناکەن بۆی سوودیا پێ بگەینی؟ باشە تۆ حەزەکەی یارمەتی هاوڕێکانە بەی؟ ئەگەر هاوڕێیەکی پێویستی بە تۆ بوو ڕۆژێک نەخۆش بوو ناتبەوە لە وانەکانە چۆن هاوکاریەکەی؟ وانەکانی بۆ دووباراکەیتەوە بڵێ ئەمڕۆ ئەو وانەیەما خوێن؟ ئافرین کەواتە یەک چەپڕێ قایمی بۆ لێبەن هەر بشی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ یوسف؟ ئافرین کاکە یوسف لە پۆلی چەند؟ لە پۆلی یەک؟ ئەم ساڵ چوویتەتە پۆلی یەک؟ حەزت لە قوتابخانەیە؟ ئەی باشە حەزەکەی زوو گەورە بیت و هەموو قۆناغەکانی خوێندن ببڕی؟ ئافرین کەواتە ئەبێ مناڵ بۆ ئەوەی هەموو قۆناغەکانی خوێندن ببڕێ ئەبێ چی بکە؟ ئەبێ سعی بکە وایە؟ باشە تۆش ئامادەی کە چووتە قوتابخانە سعی بکەیت و وانەکان بە باشی فێربی؟ ئافرین ئەی باشە تۆ حەزت لە چی یاریەکە زۆر؟ چاوشەرکیە؟ چاوشەرکیەکەی؟ چ کاتێکە چیتە دەرەوە بۆ یاریکردن؟ ئەوە ئەگەر نەکرد بێ ئەو کاتە ئەگەر گەرم نەبێ بێ و کاتە بڕۆی وایە؟ یەک چەپڕێ قایم بۆ یوسف هەر بژی یوسفیان دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ دینا گیان لە پۆلی چەندی؟ دوو دینا و چییە بەسەرتەوە و بڕڵە جوانە؟ تەوقا ئەدی وەرە پێشەوە بزانم بۆ نییە؟ ئەی بۆنی چاو خۆش و بۆنی شامپۆی لێ هاو دینا تۆ هەموو ڕۆژێ خۆتە شۆی؟ ئافرین بۆچی هەموو ڕۆژێ خۆ شۆی؟ لەبەرەوەی پاک و خاوێن بی ئێستا وەرزی چییە؟ وەرزی هاوین یازستانەیان بەهارەیان پاییزە؟ هاوینە ئێمە باوینەن عارەقەکەینەوە یان چی؟ عارەقەکەینەوە کەواتە بۆ ئەوەی کە گەرمامان نەبێ بێ ڕۆژانە چی بکەین؟ جلی قۆڵ کورت لەبەرکەین ئەبێ ئەو جلانە لەبەرکەین کە فێنکەن دوایش کە چووینە ماڵەوە خۆمان بشۆین وایە؟ ئافرین باشە پێم بڵێ تۆ بۆچی هاتووی بۆ ئەم خولا؟ بۆی فێری زمان بۆی فێری زمان بی حەزت لە چه زمانێکە؟ ئینگلیزی چی فێر بووی؟ ئینگلیزی ئەدی بە کەروێشکەڵێن چی؟ ئەی باشە بە هینەڵێن چی بە مۆس بەنانە ئەی بە مێزەڵێن چی؟ تابلت ئافرین هەر بژی باشە تۆ هاوکاریە و هاوڕێیانەوەکەی کە زمان نازانن بۆ ئێوان شوکو تۆ فێری ئینگلیزی بن؟ زۆر باشە ئافرین ئەی گۆرانی ێزانی؟ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ قوتابخانە زۆر خۆشە ماڵبەندی بیر و خۆشە ئەی پارێزم دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەی قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ هەر جارە و بە بابەتێ جوان فێرمان ئەکاپیتێ یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئافرین مناڵە عەزیزەکانی هاوڕێ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم هاوڕێ عەزیزانەمە ئەزان بۆ لەبەرەوەی هەموویان گرنگی بە وانەکانی خۆیان و گرنگی بە قوتابخانە و گرنگی بە زمانەکانیان
بۆ ئەوە هاتوون کە لێرە فێری زانست و زانیاری بن بۆ هیوایم کە ئێوەش کاتەکانی خۆتان لە پشۆکانە بە فیڕۆنێن و هەریەکە و لە بوارێکە خۆی بدۆزێتەوە گرنگی بە بوارەکەی خۆی بە باشە بۆ هیوایم کە بەگوێ ڕێنمایەکانی ئەم مناڵانەی هاوڕێتان بکەن من زۆر دڵخۆشم هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحافیز خواتان لەگەڵ